دوای ئەوەی بۆ ماوەی 13 ساڵ لەلایەن پارتی کرێکارانەوە لە گۆڕەپانەکە دوور خرابەوە، ماوەی 12 ساڵە پارتی پارێزگاران سەرتۆپی سیاست و حکومڕانی بەریتانیای گرتووە و لە ئێستاشدا دوورخستنەوەی پارتی دەسەڵاتداری بەریتانیا لە شانووی سیاست بە دوور نازانرێت. لە 11 ئایاری 2010 تا 13 تەمووزی 2016 6 ساڵی یەکەم دەیڤید کامێرۆن سەرۆکایەتی حکومەتی پارێزگارانی کرد و لە نێوەڕاستی 2015 جارێکی دیکە لە کۆی 650 کورسی بە بەدەستهێنانی 331 کورسی هەڵبژاردننی پەرلەمانی بۆ حزبەکەی بردەوە. لە 27 ئایاری 2015 حکومەت بە فەرمی پرۆژە یاسای دەرچوونی وڵاتەکەی لە یەکێتی ئەوروپا پێشکەشی پەرلەمان کرد و لە نیوەی 2016 ڕاپرسیەکە ئەنجام درا و دوای 44 ساڵ گەل بە دەنگی 151.9 بڕیاری لێکجیابوونەوەی وڵاتەکەیان و یەکێتیەکەیدا. بەهۆی ئەنجامی ڕاپرسیەکەوە کە پێچەوانەی بۆ چوونی ئەو بوو لە 13 تەمووزی 2016 کامێرۆن دەستی لە کار کێشایەوە و لە هەمان ڕۆژدا تیریزا مای جێیگرتەوە و تا 2019 مایەوە و دواتر لە ژێر فشاردا دەستی لە کار کێشایەوە. پاشانیش لە 23 تەمووزی 2019 بۆریس جۆنسن سەرۆکایەتی پارتی پارێزگاران و حکومەتی بەریتانیای گرتە دەست، ئەویش بەهۆی ئابڕۆچوونی پارتی گەیتەوە دوای دەست لە کارکێشانەوەی 50 وەزیر و بەرپرسی کابینەکەی لە 7 تەمووزی ئەم ساڵ خۆیشی ناچار بە دەست لە کارکێشانەوە کرا. دوهەمین سەرۆکوەزیرانی پارێزگاران لیز تراس بوو کە توانی تەنها 44 ڕۆژ زیاتر لە پۆستەکەیدا بمێنێتەوە. ئەویش دوای دەست لە کار کێشانەوەی وەزیری ناوخۆ بیستی ئەم مانگە دەستی لە کار کێشایەوە. لە ئێستادا دیارترینە و سیاسیانەی نێوپارتی پارێزگارانی بەریتانیا کە ئەگەری شوێنگرەوەی لیز ترەسیان هەیە بریتین لە ڕیشی سوناکی بەڕەچەڵک هندی و ڕاوێژکاری وەزارەتی خەزێنەی بەریتانیا بێنی مۆدانت، وەزیری دەوڵەت بۆ کاروباری بازرگانی و بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی پێشوش چانسێکی بەهێزی هەیە بۆ ئەوەی دووبارە بێتەوە سەر شانووی سیاست و پۆستی سەرۆکوەزیران بەدەست بێنێتەوە. پێگەی BBC ڕایگەاندووە هەر ئەندامێکی پارتی پارێزگاران پێویستی بە پشتیوانی 100 واژۆی ئەندامانی پارتەکەیە بۆ ئەوەی بچێتە نێو کێبڕکێ بەدەستهێنانی سەرۆکاتی پارتەکە و پۆستی سەرۆکوەزیرانی وڵات. ڕۆژی دووشەمەش دوایین وادەیە بۆ یەکلایکردنەوەی ناوی کاندیدەکان و لە هەینی داهاتووش لە نێوان کاندیدەکاندا دەنگدانی ئەلکترۆنی دەکرێت و کەسێک بۆ پۆستی سەرۆکاتی پارتەکە و سەرۆکوەزیران هەڵدەبژێردرێت. بیتەر ئوبورن نووسەری ئەمریکی لە میانی وتارێکیدا لە ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی باسی لە هۆکارەکانی شکستی یەک لە دوای یەکی سیاسیەکانی پارتی پارێزگارانی کردووە و نووسیوەتی هاوشێوەی پارتی کۆماریەکانی ئەمریکا پارتی پارێزگارانی بەریتانیاش بە جۆرێک لە جۆرەکان لە واقعی حاڵ دابڕاون، بەڵکو ئەوان پارتێک بوون بۆنەوەیەکی دیاریکرا و ئێستا شکست لە دوای شکست دەنووسنەوە. ئۆبورن تیشکی خستوتە سەر ئەوەش لە ئێستادا پارتی پارێزگاران تەنها لە پێناو مانەوەیاندا دەستیان بەدەسەڵاتەوە گرتووە، لە کاتێکدا ڕۆژ لە دوای ڕۆژ زیانی مێژووی لە شکستی سیاسیەکانیان دەکەن و دوورکەوتنەوەشیان لە شانووی سیاست دوور نییە. هەر ئەم ترسەشە وای کردووە خۆ لە پەنابردنە بەر هەڵبژارنی پێشوەختە بە دوور بگرن.